لە ئێستادا حکوومەتی هەرێم لا ڕێگەی وەزارەتی کارەباوە داوای کردووە هاوبەشانی کارەبا قەرزەکانیان بدەنەوە گەرنا کارەبایان دەبڕدرێت. ئەو بڕیارەی حکوومەتی هەرێم لا کاتێکدایە کە حکوومەت زیاتر لا 10 تریلیۆن دینار قەرزداری فەرمانبەرەکانیەتی و خۆی ئامادە نییە قەرزەکانی فەرمانبەران بداتەوە. ژمارەیەک لە پەرلەمانتارانیش داوا دەکەن حکوومەت بەر لەوەی داوای قەرزی کارەبا لە هاوڵاتیان بکات پێویستە خۆی قەرزی موچەخۆرانی بداتەوە کە بەپێی کارنامەکەی بێت دەبێت قەرزەکان بەر یەکتر بکەون و پاکتاو بکرێن. ئەم ڕێنمایی حکوومەتی هەرێم بەڕاستی زۆر نامعقولە هی وەزارەتی کارەبا چونکە حکوومەت پابەندی زۆری بەرامبەر بە هاوڵاتیان هەیە و ناتوانێت جێبەجێکە ئەسڵەن ناتوانێت کارەبا 24 ساعتی بۆ هاوڵاتیان جێبەجێ بکە. هاوڵاتیان ئەرکی مۆلی دەستشان لەسەر شانە، هاوڵاتیان لە هاوینە ئاوەکڕن، هاوڵاتیان یەک دنیا ئیلتیزاماتی تریان لەسرە. حکوومەت نەیتوانیوە لە 5 ساڵی ڕابردووە ڕێکوپێک موچەخۆران بدا، بۆیە ئەم ڕێنمایە زۆر نامعقولەوە ئەبێ هەموار بکرێتەوە. حکوومەت بەداخەوە ناتوانێت بچێت 900 ملیار دینار کە بەشی موچە و بودجە یەک مانگی هەموو هەرێمی کوردستانەکان لە سەرمایەدارەکان وەرگێتەوە. یعنی چی بەم قەستێکەوە چێتە بەردەم ماڵی خانەوادەیەکی ئەنفال کە ساڵی پار لە بریەوەی 12 موچەی باتێ 5 موچەی پیاوە ئەڵێ وەڵا ئەگەر پارەکەم نێیتەوە کارەباکەتە بڕم، زۆر بێمانایە. حکوومەتی هەرێم بڕی 10 ملیۆن و 500 هزار دینار قەرزداری هەر فەرمانبەرێکە بەلای کەمەوە. هەر خێرزانێکیش گەر قەرزداری پارەی کارەبا بێت قەرزەکەی ناگات بە چارێکی ئەو پارەیە کەچی حکوومەت خەمی قەرزەکانیەتی وەری بگرێتەوە نەوەک قەرزەکانی خۆی بداتەوە. پەرلەمانتارانیش دەڵێن حکوومەتی هەرێم لەگەڵ کارنامەکەی خۆیدا ڕاستی نەکردووە گەرنا تاکو ئێستا دەبوایە حیساب بانقیەک بۆ موچەخۆران بکرایەتەوە. خۆی بە پێی یاسای چاکسازی دەبوایە حکوومەتی هەرێم ژمارەیەکی حیسابی بانکی بۆ فەرمانبەران بکردایەتەوە و لەوێ پاشەکەوتی موچە و لێبڕینی موچە و ئەو موچە خوراوانەی کە لە فەرمانبەران لە چەند ساڵی ڕابردوو خوراوە دەبێ بخرێتە ئەو هەژمارەیەوە فەرمانبەران بتوانن ئەم قەرزە ئەوەی کە لای حکوومەتە بەکار بهێنن. حکوومەت بەداخەوە تەنها بەرژەوەندی خۆیان ئەمانە ڕەچاوەکەن، بەرژەوەندی هاوڵاتیان و موچەخۆران ڕەچاو ناکەن کە ماوە 6-7 ساڵ بە بەردەوامی لێبڕین دەکەن، پاشەکەوت دەکەن، موچەی فەرمانبەران دەخۆن بەبێ ئەوەی ڕەچاوی بارودۆخ و ژیانی هاوڵاتیان و فەرمانبەران و موچەخۆران بکەن دێن بڕیاریش تریش لەسەر فەرمانبەران یاخود بارێکی تری قورستر دەخەنە ئەستۆی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان. بە گوێرەی یاسای ژمارە 2 ساڵی 2020 چاکسازی لە موچە و خانەنشینی و دەرماڵە و ئیمتیازاتەکانی دیکە دەبوایە هەژمارێکی بانقی بۆ فەرمانبەران بکرایەتەوە و ئەو قەرزەی لای موچەخۆرانە لەو حیساب بانقیە پاکتاو بکرێت وەک جێبەجێکردنی یاساکە، نەک وەزارەتێک تاگلایەنانە بارگرانی لەسەر هاوڵاتیان دروست بکات کە هێشتا دیار نییە ئاخۆ موچە بەبێ لێبڕین بەردەوام دەبێت یاخود نا. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.